بەسەری ناکردو نافرۆش لەکە هەرچی خوا خەڵکی دەدرێمێری هەیە هەر دەرەزەیەکە غەسالە سەلازە تەباخ موباڕیدا هەمووی پێک دەکا باوەڕکە ملیۆنەکی ناسی کات گەیشتۆتە دەمە و نیوەڕۆ وەک دەڵێن ئەگەر دەرزی هەڵبدەی ناکەوێتە سەر ئەرز ئێرە بازاڕی سوورچیانە لە هەولێر بازاڕە تاقانەکەی ڕۆژانی هەینی یان ئەوەی کە خەڵکی پێی دەڵێن بازاڕی فەقیران بەڵام چیرۆکی قەرەباڵغبوونی ئەم بازاڕە لە شوێنێکی ترەوە دەست پێ دەکات هاتوومە بازاڕی سوورچیان لە بازاڕی سوورچیان بە درێژایی 800 مەتر بەس کەلوپەلی کۆنا دانراوە جا ئەگەر بتەوێت شتێک بفرۆشی دەبێت لە کاتژمێر یەکی شەوەوە شوێن بگری من ئێستا 1:05 دقەیشەوە هاتوومەتە ئەم بازاڕە هەروەکو دەیبینن شوێنی بەتاڵ نەماوە ئەوەی دەیەوێت شت بفرۆشێ لە شەوەوە شوێن دەگرێت بەم شۆ درەنگە دەیان کاسبکار کەلوپەلەکانیان هێناوەتە سەر شەقامە گشتیەکانی بازاڕی سوورچیان لە ئێستاوە شوێنی خۆیان دەگرن و خۆیان بۆ بەیانیەکی پڕجم و جۆڵ ئامادە دەکەن یعنی وەڵی خۆم دیومە نەهامەی مۆمیاکراوی لێ بووە ئەوەی دڵ حەز دەکات لەم بازاڕە هەیە ئێمەش ئەم شەو هەتا بەیانی لێرین و چاومان لەسەر ئامادەکاریەکانی بازاڕەکەیە ماوەی 6 کاتژمێرە لێرین و ئێستا کاتژمێر 6 بەیانیە پەیتا جوڵە دەکەوێتە نێو بازاڕی سوورچیان ئەو کەسانەی لێرەم باز لەوە دەکەن لە دوای کاتژمێر 8 تا کاتژمێر 12 پڕچالاکترین ڕێژەی فرۆشتن تۆمار دەکرێت تەمەنی ئەم بازاڕە هەمووی 4 کاتژمێرە لەو ماوەیەدا ئەوەی زوو خۆی بگەینتە بازاڕەکە کەلوپەلی باش بە نرخی هەرزان دەکرێت جا دەڵێن بۆ ئەوانەی نۆ ماڵن بۆ ئەوانەشی کەم دەرامەتن ئێرە یەکاویەکە 5 ساڵە تقریبان بەس ڕەزالەتە زۆر لەبەرەوەی ئەشیاکەی بار دەکەین بەڕۆژ لە عەسرەوە جێ لە نیڕوانەوە بار دەکا باوەڕکە سەعات 2 شەوێ هاتی مێرە ڕاستە لۆ پارەی هاتیمە معتاز دەبی بەس زۆر عەزاب دەبینی ئەو کەسانێک کەوا ژیانی هاوسەری پێکدێنن زۆر دێنە ئێرە بۆ شتکڕی هەر دەرەزەیەکە غەسالە سەلازە تەباخ موباڕیدا هەمووی پێک دەکا باوەڕکە ملیۆنەکی ناسی بە 600,000 وەرە هەم لۆ پێک دێنم دێ سەلاتێک دەکری بە 100,000 هەموو خۆم فرۆشتم لێرە موباڕیدەک دەکری بە 7 قەنەفەک دەکری ڕایەق دەکری کومبار گشتی کارەبای سۆبە هەمووی ناکە ملیۆنەک ئێستا ئەمە غەسالە دەفرۆشن لێرە بەکەونی بە خۆ دەدەن بە نوێی بە 4-5 وەرەقەی لێرە دەفرۆشین بە 56,000 ئیشیش دەکا حینەن شتا خاوێنیش شتی سۆبەمانەیە و کەونتەرمانەیە و موبەردەمانەیە و حیحنی هەموو سەعرەکانی زۆر گونجاوە طبعا ئەو بازاڕە هەرچی بتێەوە بەدەست دەکەی ئەوە نییە تەنیا چەند شتەکە بیتن بێت چەند شتێکی دیاری کراوبی بەڵکو بگرێت لە بچووکتری شت تاوەکو گەورەتری شتی وا هەیە دەبینی لەوانەیە بە مانگ لە دوای بگەڕێ یاخۆت بە هەر نەشی بینی بەڵام کە دەی لێرانە کە لە ڕۆژی جوبعی سەردانی و شوێن دەکەی بە چاوت دەکەی و بە نرخەچی نەک لە نیوە بگرێت لە چارێک و لە زۆر سعرێکی کەمتریش بەدەست دەکەوێتە هەر بەڕاستی هەرچی بتەوەی لێرە دەست دەکەوێت هەندێک جار کاسبکارانی ئێرە بۆ خۆشی دەڵێن بەس بە شەر نەبێت هەموو شتێکی دی کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت ئاە فەقیر لێ ڕوو بازاری دەکاتنە ڕوو مەسەر نامارش کامل دەکرێت ڕوو بە دەوڕقی دادنێت نامار کامیش دانەکە کابرا پۆژنەی بخوا 1 دەفتەر دولاری دەبوو ئەگەر پۆژنێ بە دەوڕقی دادنێت تاققەنە پێ مەسەرەن ئام بە 30 وەرەقەی بینێ بازار بە 5 وەرەقە 4 وەرەقەی دەکرێت ئەوش دەکرێت کابرای دەرێ تەلەڤیزیۆنەکەمێ بینێ بەم بەردە بگۆڕنیان بە شای نامار بگۆڕنیان بە تاقمنەوە بگۆڕنیان بە کەونتەر ئەو شتانە زۆرە لێرە بەسەری ناکردو نافرۆش لەکە هەرچی خوا خەڵکی دەدرێمێری هەیە ئەوی خوا خەڵکی لەسەر ڕووی زەوی لێرە هەیە ساڵانی پێشوو بازاڕەکە زۆر لە ئێستا قەرەباڵغتر بوو ئەو کات کڕیارانی عەرەب داهاتن و ئەشیاکانیان دەکڕی و دەیان بردەوە و شارەکانی خۆیان بەڵام ئێستا لە بازگەکان ڕێبەوە نادەن لەگەڵ ئەوەش بازاڕەکە ڕەونەقی خۆی لەدەست نەداوە ئەمێژەمە مەطعەمانەیە لێرە ساری پاشی 75 و 76 مەطعەمانەیە لێرە تا ئێستا بەردەوامە بازاڕێکی خۆشەیە بەڕاستی بازاڕێکی خۆش هەموو ئەشایەکی دێتێ کەونی دێتێ نوێی دێتێ خەڵک لە جنوبی عێراق دێ لێرە ئەشای دەکەن خەڵکی ناسڕێ عماڕەی مووسڵ کەرکووک دێن لێرە دەکەن خەڵکەکی هەولێرەش
زۆر مستەفیدە لێرە هەم لە ناحیەی معاملەکردنی کڕین و فرۆشتنی هەم لە خۆشیان لە ماڵخوان ئەشیای دەکردن ئەشیای دێنن دەفرۆشن زۆر مستەفیدن بەڕاستی بازارێکی خۆشە بازارێکی بە ئیستفادەشە و خەڵچە و لێرە هەندێک لە خەڵکی شارەکە کردویانە بە پیشەی هەمیشەیی و هەموو ڕۆژانێکی هەینی لێرن نمونەیمان بەشیر کە 6 ساڵ زیاترە پێی لەم بازاڕە دانەبڕاوە 6 ساڵێک دەبی زێمێرکۆنا چ شتێکت لێرە کڕیوە کە زۆر سوودی هەبێ هەموو شتێکی ماڵێ لە مومەردەی برێ لە پانکەی برێ لە مزەغەی برێ لە مۆلیدەی برێ لە هەموو شتێکی هەموو شتی لێرە دومبەری دەم کڕێ و ساڵ بە 90,000 یەقلم پێ نەدەکرد لە دوکانێ یەقلم پێ نەدەکردرا لە بەرەوەی نرخەکەی گرانە لۆمەل و فەقیری دوقلم کڕێ بە 90,000 دەرە ڕۆحەیش دەکە چه عیبیە بازاری کۆنەفرۆشانی هەولێر لە چەقی شاردایە و شانی بە شانی قەڵاوەیە خۆی بازارەکە ناوی بازاری شێخ مستەفایە بەڵام لە ساڵانی هەشتاکانەوە لەبەر ئەوەی زۆربەی دوکاندارانی ئەم ناوچەیە سوورچی بوون بۆیە ناونرا بازاری سوورچیان لە ساڵانی 90ەکانی شەوە بەیانیانی هەینی بۆتە شوێنی ساخکردنەوەی کەلوپەلی بەکارات و ئەحمەد شەمزین 964 هەولێر